ئێوەتان باش بینەرانی عزیزی پێشەنگ تیڤ. خۆشحاڵم من بنار مستەفا بۆ چوارشەمەیەکی تر دێمەوەلاتان بۆ پێشکەشکردنی بەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ تیڤ. ئازیزان، بەرنامەکانی ئەمڕۆمان 6 سپتەمبەری 2023 لە 3 تەوەری جیاواز پێک هاتووە. سەرەتا سەبارەت بە گرفتی دواکەوتنی موچە و کاریگەری سەر ژیان و گوزەرانی فەرمانبەران و خەڵکی بەردەمەمان دەبێت. پاشان سەبارەت بە ڕووداوەکانی شاری کەرکووکی چەند ڕۆژی ڕابردوو بەرنامەیەکی ترمان دەبێت و لە کۆتاییشدا سەبارەت بە نزیکبوونەوەی ساڵی نوێی خوێندن بەرنامەیەکی ترمان دەبێت. ئێوەش دەتوانن وەک هەموو جارێک بە پرسیار و سەرنج و تێبینەکانتان بەشداری بکەن لە بەرنامەکانماندا و بە کۆمنتێک پرسیار و سەرنجەکانتان بنووسن و من ئاڕاستەی میوانانی بەرنامەکەی دەکەم. لاگەڵمان من بۆ بەرنامەکانی ئەمڕۆمان. بەڵێ بینەرانی عزیز، هەروەک ئاماژەم پێدا یەکەم تەوەری بەرنامەکانی ئەمڕۆمان تایبەتە بە دواکەوتنی گرفتی موچە کە هەندێک جارۆک هەواڵێکی خۆش لە ڕاگەیەنەکانە باز دەکرێت کە موچەی فڵانمان بەڕێوەیە و نەدانی موچە و دواکەوتنی موچەیەکێک بۆ لە گرفتە سەرچەکانی ساڵانی ڕابردووی کۆمەڵگای کوردستان. ئەم بەرنامەیە تاوتۆ دەکەین لەگەڵ چالەکوان ڕێنوا محەممەد. ڕێنوا محەممەد، ئێوارەت باش و سپاس بۆم دەرفەتەی پێداین. ئێوارەی تۆ باش و ڕێز و سڵاومێ بۆ گوێگرانی ڕادیۆکەتان، دەستان خۆش بێ و ڕادیۆی پێشن. بەڵێ، ئەگەر لەوە پرسم کە ئێستا دۆخی موچە لە چیدایە، بڕیارە کەی و موچەی چی مانگێک بگاتە فەرمانبەرانی کوردستان؟ بەڵێ، دەستان خۆش بێ بۆم تەوەرە گرنگە کە لەم کاتەیە لەم هەلومەرجەیە کە کۆمەڵگای کوردستان بەدەست بێ دادی و بێ خزمەتگوزاری و بێموچەیی کە سەرەکیترین و سەرەتاییترین مافی ئینسانە، کاتێ ئینسانێ ئەقدەسی کاری پێنا کارەکە و ئەقدەسەکەی پێنادرێ. ئەمە ئەو پەڕی زوڵمێکە کە پێم وایە هیچ دەسەڵاتێ لەسەر تاسەری دنیا لە مێژووی نەبراوەی بەشەریەتە پێشتر و ئایندەش پێم وا نابێ ببینین. لە سیستەمی کۆیلایەتیشە پێم وابێ هەر شتێکی ئاوایان کردووە سەرانی کوردایەتی بەرامبەر بە کۆمەڵگا ئەم دژە ئینسانیانە. لە هەلومەرجی ئێسای نەدانی موچەدا ئەوە پێدەنێ مانگی نۆ، ئێستا حکوومەتی عێراقی لیستی موچەی مانگی نۆ ئامادەکە کە موچەیان باتێ. هێشتا خەڵکی کوردستان، موچەخۆران، فەرمانبەران، کارمەندان، کرێکارانی ژینگە پارێز، کرێکارانی کەرتە گشتیەکان هێشتا بە موچەی مانگی 6 هەلهەلەیان پێگەشن کاتێکە ئەڵێ ئەوە موچەیەت و موچە نایە. پێم وایە ئەمە مراوەغەیە کە دەسەڵاتی کوردی خۆی ویستێتی ئەم بەهانەی بەدەستەوە بێکە کاتێکە حکوومەتی عێراقی بودجەکە نادە. بەڵام باشە بە حکوومەتی عێراقی بۆچی بودجە نادێنێت؟ حتمما دەور و تەأسیرات و ئاڵوگۆڕی سیاسی ناوچەکە و جیهان کاریگەری بەسەر ئەم دۆخەوە هەیە کە حکوومەتی عێراقی پێگەی بەرەو بەقووەت بوون و بەرەو بەهێزی دەڕوات. حتمما دەیەوێت خواست و ویستەکانی خۆی زیاتر داسەپێنێ بەسەر حکوومەتی هەرێمە. حتمما ئەم حکوومەتە وەکو دەوڵەتێک حکمڕانی کردووە لە 32 ساڵی ڕابردوودا. هیچ شتێکی کەمتر نەبووە لە دەوڵەتێکی وەکو تورکیا، وەکو ئەردەن، وەکو هەڵ دەوڵەتێ لە دەوڵەتەکان لە ناوچەکەدا بە هۆکاری بە دەلیلی ئەوەی خاوەنی پێگەی سیاسی خۆیەتی، خاوەنی ناوچە نفوسی خۆیەتی، خاوەنی سربەخۆیی خۆی بووە، خاوەنی وەزارەتەکانە هەر وەکو دەوڵەتانی هەموو دنیا، خاوەنی بودجەی سربەخۆی خۆی بووە. بینە سەر ئەوەی کە دەستی پەیوەند بەوە بپرسم کە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان باز دەکەن ئەگەر حکوومەتی ناوەندی بودجەی هەرێم بنێرێت، موچەی فەرمانبەران بنێرێت، ئەوانیش دابەشی دەکەن. بەڵام ئەگەر ئەوانیان نێرد، ئەوان
حکوومەتی هەرێم ئیمکانەتی نییە موچەی فەرمانبەرامدا ئەمە لای ئێوە چ دەگەێنێت؟ بەڵێ ئەسڵان ئەم بیانوانەی کە حکوومەتی هەرێم بەدەستێوەیەتی بیانێکی زۆر زعیفە، بەڵام ئەوە ناڕێکخراوبوونی خەڵکو و ئەوە هێزێکی شۆڕژگێری قەوی، هێزەکە حتمما هەیە، حیزبەکە حتمما هەیە، بەڵام حیزبەکە ئیتر بۆ لاوازیە جێگای داخە بەڕاستی. حکوومەتی هەرێمی کوردستان خۆی لەو بیانوەیە کە موچە نەدا، کە ڕوبع موچە بدا، کە نیوە موچە بدا. ئەگەر بگەڕێنەوە بۆ ساڵانی پێشوو کاتێک 2014ەوە بزانم کە ئابووری سربەخۆر ڕاگەێنن، هەر ناگاتە ساڵێ دوای ئەوە کاتێکە ئەمان ئابووری سربەخۆر ڕاگەێنن، ناگاتە ساڵێ دوای ئەوە قەیران بەسەر کۆمەلگای کوردستانە ئەشکێنەوە. لە 2015 قەیرانی نەدانی موچێ بەسەر خەڵکی کوردستانە دەسەپاوە کە حکوومەتی عێراقی ئەو کات حتا ئێستاش بۆ تەنیا دقەیەک نەیتوانیوە موچە ڕاگرێت، نەیوێراوە موچە ڕاگرێت. حتمما خەڵکی کوردستان ئێستا لە بینی حکوومەت هەمویست، ئەمەوێ ئەوەش بڵێم هەمویستی حکوومەتی بەغایە گوشارەکان لەسەر حکوومەتی هەرێم زیاتر تون کاتەوە لەلایەن هاوڵاتیانیەوە، بۆی زیاتر حکوومەتی هەرێم گوێ لە مستی بێ، زیاتر هەچی تۆپەکانی هەیە بخاتە سەبەتەی دەوڵەتی عێراقەوە هەر بە بودجە ناوخۆیەکانی هەرێمیشەوە. بەڵام با ئێمە بزانین حکوومەتی هەرێم بۆچی نیەتی. چەند ساڵی ڕابردوو نەوتی فرۆشتووە، چەند ساڵی ڕابردوو داهاتی ناوخۆی بووە، هەروەرە سەر سەری داهاتی وەزارەتەکان کە سەری داهاتی بەڕێوەبەرایەتەکان کە هەر لە وەزارەتی کارەباوە هەر ئاو ئێستا خەڵکی کوردستان بەڕاستی دووپارەی ئاوەدا بە ڕوپیەیەکە بۆیە پێ و بە سەعاتەکەش بۆیە پێ چەند پارەی کارەبادا خەڵکی کوردستان 4 پارەی کارەبادا لە بودجەی سیادی بووی سەرفەکرێت. هێشتا کارەبای 24 ساعات نییە، هێشتا وەسائلەکانی کارەبای لەو هەڵسو و بەرزوی کارەبایە سێرەکەی وەسائلەکانی ئەسووتێ. پێشتر بۆ وەحدەیە کارەبا 15 دینار بووە، ئێستا لەسەر هاوڵاتی بۆ بە 150 دینار و 200 دینار. ئەمە هێشتا بۆردە زیرەکەکە بەسراوە، هێشتا کارتەکە نەبەسراوە. باشە حکوومەتی هەرێم بۆچی پارێنێ؟ ئەی مەلا بەختیار چەند ساڵە پێش ئێستا خۆی ئیشارەی پێدا، ئەمە قسەی ئێمە نییە و قسەی خەڵک نییە، مەلا بەختیار لە پارەی ژێرزەمینەکانتان دەرکەن. ئەی باشە بۆ تەیارەی خصوصیتان هەیە، تەیارەیەکی بفرۆشن بودجەی ئەو خەڵکەی موچەی ئەو خەڵکی پێدابین کەن. باشە بۆ قاوە خواردنێکتان مەچن بۆ ئیتاڵیا تەیاری خصوصی. بەڕاستی یعنی ئەوەی ئەم دەسەڵاتە بەرامبەر بەم کۆمەلگایە ئەیکا هیچ دوژمنێک، هیچ دەسەڵاتێکی یەک لە دوای یەکی لە سەردەمی مەلیکیەوە حتا ئەو دەسەڵاتانی ئاڵوگۆڕی بەسەرهاتووە لە نەوەیەکە هیچ دەسەڵاتێ نەیکردووە. شێخ جعفەر وتی، شێخ جعفەر خۆی ڕاستی وتی ئەوەی ئێمە بەرامبەر بەم کۆمەلگایەکردمان هیچ دەسەڵاتێکی پێشووتر بەرامبەر بە کۆمەلگای کوردستان نەیکردووە. بەڵێ ئەمێ بزانم کە کاریگەریەکانی لەسەر ژیان و گوزەرانی خەڵکی ئەمڕۆی کوردستانە چۆنە کاتێک کە بە قەولی خۆت ئێستا لە مانگی دوێین و باس لە ئێستا من حالیان لەسەر کارم باشە، ئەوە چەندین ساڵە دەست و پەنجە گەرمەکەم یعنی چاوم هەڵێناوە بە دنیا، من خەریکی کەسابەت و معیشەتم. ظروفی وەکو ئێستام تا ئێستا بەم دووچاوە نەبینیوە لە زەمەنی گرانێکەشە. ئەوەنەی خەڵک کەرامەتی ئەشکێت لەم زەمەنی گرانەیە یەک تەشەبوس بە من ئەکا و بە هەزارانی وەکو من ئەکا. من خۆمەڵ ناکێشم، باشە خۆمەڵ ناکێشم کە خەڵک قەرزاری منە، خەڵک ناچارە. بەڵام کاتێک کە من بۆ لای براکەشم بچمیتر لە برا ئەو بەرتر و باوک ئەبەرتر نییە، کەوتم پارەم پێنیە کەرامەتم شکاوە، ئەحساسی ئینسانیم زۆر لە خوارە، یعنی هەز بە شکۆشکاندنەکەم چۆن لە ڕووم بێت
بە کەسێ بڵێم پارەم پێ نییە هەتا سەریمان وعدی چی بەم تا سەریمان ئەوە سێ سەریمان ڕۆشتۆ موچێ مانگی شەشی نەداوە ئەمە کەرامەشکاندنی ئینسانە کەرامەشکاندن هەرەوە نییە بێ جنێوی پێ بیت و بێ قسەی پێ بلێت و بێ شەقی تێ هەڵڵێ ئێمە 33 دانە ساڵە تاک بە تاکێم کۆمەلگایە لەلایەن سەرانی دەسەڵاتی کوردایەتیەوە سەرانی تیرۆریستی کوردایەتیەوە ئێمە کەرامەتمان دەشکێنرێ پێشتریش کەرامەتمان شکێنراوە لە شاخ و دێهاتەکانە بۆ مەگەر ئەو هەموو کارەسات و ئەو هەموو تاوانەی بەرامبەر بە کۆمەلگا کراوە کە بەهانە دراوە بە حکومەتی بەعز ئەمانە نەبوون بەسەر ئێمەیانێناوە بۆ مەگەر چیە بووە ئەگەر ئەمانە نەبوو ئەگە ئەمانە پاسداری ئێرانیان نەهێنایەتە کوردستانی عێراقەوە حکومەتی عێراق بە چی بەهانەیەکی توانی کیمیایی بۆشێنێ بە چی بەهانەیەکە هاو ئەنفالێ کردی من یەک پرسیار بۆ دەسەڵاتی کوردی ئەەکەم بۆ سەرانی تیرۆریستی کوردایەتەکەم کە ئێستا بوونەتە هۆی ئاشوب و ئاشوبەنانەوە لە ناوچە دابڕێنراوەکانە بە تایبەت لە کەرکووکە باشە ئەگەر پازدار لە ئەوەجە بوایە پازداریان ببدایەتە ئەوەجە کە ئەوەجە جێپی سەدام حسێن بوو باشە ئایا سەدام حسێن کیمیایی لێ نەیەدا من ئەم پرسیاریان ئاراستەکەم ئایا سەدام حسێن ئەوەجەی ئەنفال نەکرد تکریت و سامەڕاشی پێوە ئەنفال نەکرد من ئەم پرسیاریان ئاراستە موچە لەسەر دواکەوتنی موچەی فەرمانبەران کە هێشتا موچەی مانگی شەش نەدراوە خەڵکی دەتوانێت چی بکات تاکەی چاوەڕوانی وەرگرتنی موچە بێت یاخۆت ڕێگا چارەیەکی لە بەردەمدا هەیە وەک دوا پرسیارێک بە کورتی سپاس دەکەم ڕێگاچاری خەڵک بەداخەوە کاتەکەمان کەم بوو ڕێگاچاری خەڵک بەس ڕێکخراوبوونیانە بە هەموو ئەفکاری جیاوازەوە بە هەموو بەرژەوەندێکی جیاوازەوە بە هەموو سیاسەتێکی جیاوازەوە ڕێکخراو بن یەکگرتوو بن بەس ئەم دەسەڵاتە بەس ئەبێ ڕاماڵرێ خەڵکانەماوە گرنتیان ئەدەمێ هەتا ماون بەدەست موچەوە ئاوە ئەناڵێن بەدەست سەرانی کوردایەتیەوە لەبەر ئەوەی ئێستا لیسی موچەی ڕاگەیانەوە بۆ مانگی شەش 4 وەزارەتی ڕاگەیانەوە 500 میلیارد دلار هاتووە 500 میلیارد دینار هاتووە 500 میلیارد دینار لە بەغاوە مانگانی کە 700 میلیارد دینار لە بەغاوە هات ئێستا 200 میلیاری کورد کردووە بەڵام باشە لە بری ئەوەی 200 میلیاری کورد کردووە بەڵام لە کارەبای ئەتوانێت تەعویزی کاتەوە کە بۆ نرخی کە پێشتر ئاماژە پێدا کە چەند زیایی کردووە هەر کارەبا هیچ دایرێ مرورۆمان هیچی کە حساب مەکە باشە 500 میلیاری بۆ هاتووە 4 وەزارەتی ڕاگەیانوە لە 13 وەزارەت و 21 دەستە ئەم دەستانە بریتە لە دەستەی ژینگە پارێز و ئەمانە 4 وەزارەتەکە ڕایگەیانوە وەزارەتی تەندروستیە وەزارەتە خزمەتگوزاریەکانی هیچیان نییە وەزارەتی داراییە وەزارەتی پێشمەرگەیە وەزارەتی هینە ناوخۆی دوو وەزارەتیان زیادە بەسەرم کۆمەلگایەوە حتمما ئەم دەسەڵاتە خۆی بارە بەسەرم کۆمەلگایەوە نەکەرە و دوو وەزارەتە لەبەرەوەی ئەم دوو وەزارەتە هیچیان بۆ کۆمەلگای کوردستان نەکردووە وەزارەتی پێشمەرگەیە تا ئێستا نەیتوانیوە ڕێگە لە تەنها پازارێک و میتێ بگرێ باشە ڕێگە لە حەشتی شعبی بگرێت بینیمان لە کەرکووکا چۆن هەڵهاتن بینیمان لە شنگالە چۆن هەڵهاتن بینیمان چۆن زەلیلن لە بەردەست میتی تورکی و دەوڵەتی تورکیایە ئەبینین چۆن درۆنەکانی تورکیا هەموو ڕۆژێ لەوێ جێنفوسی ئێرانە پێکێ لە ناو کەلارە باشە بۆ ئێرانیش بە هەماشەوە درۆنەکانی ئێران کێ بیێ پێکێ ئەو لێرە پێکێ پێشمەرگەم بۆچیە کەواتێ وەزارەتی ناوخۆم بۆچیە کاتێ ڕۆژانە دەبینی تەرمی ڕۆژانە ئەمە تیکرارە بێتەوە تەرمی هاوڵاتیان لەسەر جادەکان کەوتووە فڵان کەس تیرۆر کرا ئای من وەزارەتی ناوخۆم بۆچی تر ئەمە بارە بەسەرمەوە بەڕاستی نەهاتوە دیفاع لە ژیان و کەرامەت و ئەمنیەت و ئەموالی خەڵک بپارێزێ ئەموالی خەڵک چۆن چۆنیە فەرموو هەرچی کۆمپانیا هەیە سێرەکەی پارەی هاوڵاتیانە باش کەسانێک سێرەکە فێر بوون بە فەردە پارەی خەڵک لوشە دەن و ئەیخۆن و بە قۆڵبڕین و بەوان کوا وەزارەتی ناوخۆ لەکوێ یعنی نە سەروەت نە سەری هاوڵاتیان نە ئەموالیان نە کەرامەتیان هیچی پارێزراونێ
ئەم دوو وەزارەتە بارێکی زۆر زۆر گران ئەمە دوو وەزارەتە چەندین لە قوپۆپی لێبێتەوە ئەوە دژە تیرۆرە ئەوە دەستگای ئاساییشە ئەوە هێزە تایبەتەکانە ئەوە چییە ئەوە چی هەمووی بەناوی وەزارەتی ناوخۆ وەزارەتی پێشمەرگۆ ئەمانە لەسەر کۆمەلگا سەیرەکەی سەروەت و سامانێکی بێشمار لەمانەیە سەرفەکرێت لە کاتێکە ئێمە بینیمان لە خانەقین چۆن لە جەلەولا چۆن هەڵهاتن ئەمەوێ باسی شخصیت یەکەم کە لە خانەقینە کە هەیە سەلام عەبدوڵڵا هەیە وتی من کاتێ لە جەلەولا ڕای کرد هەرچی هێزی پێشمەرگەی بەلای ئێمە ڕای کرد ورەی خەڵکی خانەقین ورەی کەلار ڕووخا وتی من بەس ئەوەنە بە مێشکما هاتم گەنجانم کۆ کردوتم کاکە کەس ڕانەکە بانگەوازمان بۆ خەڵک کرد خۆمان سەیتەرێماندانا لە ناو شارەکە یعنی ئەگەر ئەو شخصیەتە نەبووایە خانەقین و کەلاریش ڕایانە کردووە کەوتە دەست داعش ئەمە دوای وتەی من بوو کە بۆ هێزی نموزەجێکە بەمێ لە نێوان کەسایەتیەکە کە لەوێ حتمەن بە هاوکاری خەڵکەکە کە گویان بۆ گرتووە نموزەجێکە لە بینی ئەو شنگالە شنگال چەند سەد هەزار ئەڵێن 750,000 چەکدارمان هەیە 750,000 بەرگەی 750 سانەی لەگەر ڕایان کرد شنگالیان بەو گر و خواردنەدا بەدەستی ئەو تیرۆرستانی ئیسلامی داعش ڕێنوا محەممەد زۆر سپاس بۆم دەرفەتەی پێداین و لە بەرنامەکانی ئەم شەوی پێشنگ تیڤیدا ئامادە بوون زۆر دەستیەوە خۆش بێ زۆر ڕێز و سڵاوم هەیە و دەستخۆشیم هەیە بۆ تەواوی کارمەندانی ڕادیۆی پێشەنگ و ڕێز و سڵاوم هەیە بۆ گوێگرانی ڕادیۆی پێشەنگیش دووبارە و زۆر دەستخۆشیتان لێ یەکەم و کاتێکی خۆش بۆ یەوش زۆر سپاس ئازیزان وچانێکی بچووک و سەبارەت بە ڕووداوەکانی چەند ڕۆژی ڕابردووی کەرکووک قسە و باسمان دەبێت لاگەڵمان بمێننەوە مەڵە بیدرانی عزیز ڕووداوە دڵتەزێنەکانی چەند ڕۆژی ڕابردووی کەرکووک دیارە پێویستی بە شیکردنەوە باسکردنێکی سەرەتایی زۆر نییە بچینە سەر قسە و باس و هەڵسەنگاندنی لەگەڵ عەبدوڵڵا مەحموود ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان و سەرنووسکردنی بڵاوکراوەی بۆ پێشەوە عەبدوڵڵا مەحموود ئێوارەت باش و سپاس بۆم دەرفەتەی پێداین ئێوارەی خۆتان و بینەرانی ئازیزی تەلەڤیزیۆنی پێشەنگ و ئەوانش کە دواتر دەیبینن باش ئەگەر تەماشای ڕووداوەکانی کەرکووک بکەین و بەجیا لەو ڕووداوە دڵتەزێنانەی کە کەسانێک بوونە قوربانی و گیانیان دیا لە دەستدا بگەڕێنەوە یەک تۆست دواتر و ئەوەی کە جادە دەگیرێت گرژی دروست دەبێت قسەی لایەنە سیاسیەکان تونگ بەرامبەر یەک دەکرێت و هەتاوەکو قەدەغەکردنی ڕێگەکان و دوای ئەوەی کە ئەو گرژانەی لێ دەکەوێتەوە ئەگەر بە شێوەیەکی گشتی بپرسندە نەزەری ئێوە ئەمانە چی بوو ڕوویدا و بۆچی لە کەرکووک ڕوبەڕووی ئەم دۆخە بووینەوە زۆر سپاس سەرەتا پێم خۆشە لێرەوە سەرخۆشی بکەم لە کەسوکاری قوربانیانی ئەو ڕووداوانەی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا لە شاری کەرکووک ڕوویدا و هیوای چاکبوونەوە بۆ بریندارەکان دەخوازم تا ئەوەندەی بە ڕووداوەکانی کەرکووک دەگەڕێتەوە ئەو ڕووداوانەی کە چەند ڕۆژی ڕابردوو ڕوویدا ڕاستیەکەی ئەگەر بمانەوێ بزانین هۆکاری ئەم ڕووداوانە چی بوو یا بۆ لە ئێستادا ڕوویدا یا بۆ کەرکووک هەڵبژێدرا پێویست بۆ دەکات کە ئیشارە بە چەند مەسەلەی دیاریکراو بکەیت یەکەمین خاڵەوەیە کە من پێم وایە بنبەستی یەکێتی و پارتی یا هەموو لەگەڵ هاوبەشەکانیان لەگەڵ بەغدا لەسەر دەیان کێشەی جۆرا و جۆر بە تایبەتی مەسەلەی نەوت مەسەلەی دەواازە سنووریەکان مەسەلەی ئەمنی مەسەلەی دادگای فیدرالی وە کۆمەڵێک کەیسیکە لە هەموو کەیسانەدا کە تەماشا دەکەی لە کوردستاندا ناسیۆنالیزمی کورد لە بەرامبەر بەغدادا پاشەکشەی کردووە ئەمە خاڵێکی زۆر زۆر بناغەییە دۆڕان لە هەموو ئەو کەیسانەدا ناچار دەکا کە هێزە ناسیۆنالیستەکان و بەتایبەتی ئەو هێزەی کە بانگەشەی ئەوە دەکا کە هێزی یەکەمە لە کوردستاندا ناچار دەکا کەیسێک بدۆزێتەوە بۆ ئەوەی
ئەم شکستە ئەم قەرەب ئەم پاشەکشەیە ئەم هەموو دۆڕانە لە هەموو کەیسەکاندا بشارێتەوە. من پێم واوەیەکێک لە هۆکارەکانیەتی کە ڕوویداوە. دووەم هۆکار بەڕاستی ئەوەیە کە مەسلەی گواستنەوەی سەرنج و ناڕەزایەتی خەڵکە لەسەر ڕووداوەکانی ناوخۆی کۆمەڵگەی کوردستان بۆ کۆمەڵێک مەسایلیکە یا بۆ دەرەوەی هەرێمی کوردستان و بە تایبەتیش قوتکردنەوەی ئەو دوژمنەیە کە هەمیشە چی یەکێتی چپارتی چی هێزەکانی کە هەمیشە لە بەرامبەر بۆ ئەوەی بزوتنەوەی ناڕەزایەتی یا تووڕەیی خەڵک یا خۆکارکردن لە داخوازیەکانی خەڵک شانی خۆیانی لێ خاڵی بکەنەوە خێرا یەکسەر دەست دەبن بۆ دوژمنی دەرەکی وەلایەنی دەرەکی کامە گوایە ئەمانە هێزێکن ئەمانە خەتەرن لەسەر ئێمە بۆ ئەوەی کە لەو ڕێگەیەوە سەرنجی خەڵک لا ببن لەسەر هەموو کێشانێکی ئێستا یەخەگیری خەڵکی کوردستانە لە بێموچەیەوە لە بێ ئاو بێکارەباییەوە لە گرانی بازارەوە دەرەستێوەردانی وڵاتەکانی ناوچەکەوە لە وێرانبوونی کەرتی تەندروستیەوە لە وێرانبوونی خوێندن و پەروەردەوە لە وێرانبوون و نەمانی هیچ کامێک لە خزمەت گوزاریەکانەوە. ئەمە خاڵێکێک کە یەکجار مهمە کە دەیانەوێت لەو ڕێگەیەوە شانی خۆیان لەوانە خاڵی بکەنەوە بڵێن ئەمە ئێستا خەتەرێکی کەمانەیە ناسیۆنالیزمی عەرەب و عەرەبەکان خەریکن دێن شەڕمان پێدەفرۆشن بۆیە خەڵکی نەبێ دەنگ من خەڵکی نە تەحەموڵ بکەن خەڵکی نە ئەگەر دوێنێش تووڕەبوون ئەگەر چەند ناڕازی بوون بەڵام ئێستا ناڕازیەکانتان واز لێ بێنن ئێستا دوژمنێک هاتووە کە دوژمنی هەمومانە ئەوە پاساوی دەکەن. خاڵێکیکە مەسەلەی ئەوەیە کە پارتی بە تایبەتی کە خۆی ئێستا لایەنێکی سەرەکیە لە کەیسەکە دەیەوێت لە چوارچەوەی هێنانە گۆڕی ئەو کەیسەشدا ململانەی خۆی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو هێزێک کە بە تایبەتی کەرکووک پێگەی یەکێتی بووە زۆرتریا بە پێگەی یەکێتی ناسراوە دەیەوێت لەو چوارچێوەیەشدا ئەم کەیسە بەرەسەوە بگرێت و خۆی وەک خاوەنی کێشەی کەرکووک و کەرکوچیەکان نیشامدا بۆ ئەوەی بیکاتە گورز ڕێگەیەک بۆ گورز وەشاندن لە یەکێتی نیشتیمانی کوردستان. ئەم خاڵێکیەتی خاڵی ئەخیریش ئەوەیە کە دەیانەوێ ئەم جارە مادام لە هەموو کەیسەکاندا شکستیان خواردووە مادام هەموو ئەمانە هەیە دیسان جارش کە بەرەسەوەگرتنی کەیسێک کەنێوی کەیسی کووردە و هەڵخراندنی ئیحساسات و هەستی خەڵک دەیەوێت کەڵک لێوەربگرێت. هەموو هۆکارانە ئەمانە کۆمەڵێک هۆکارن کە وای کردووە کە لە هەلومەرزی ئێستادا پارتی بە تایبەتی بچێ لە ژێرناوی گێڕانەوەی مقەڕاتدا بکەوێتە بەرامبەرچەیەکی کە بەرامبەرچێ لەگەڵ بەشێک لە هێزەکانی حەشدی شەعبیاوی کە خۆیان دەڵێن لەگەڵ حکوومەتی ناوەندی من پێم وایە ئەمانە ئەم هۆکارانە هۆکاری بناغین بۆ ئەوەی کە ئەو ڕووداوانەی کە لە کەرکووک لەسەری پێکات هەتا بە بۆچۆنی من مەسلەی مەقڕکردنەوە ئەوانە زۆرتر بیانووە کردنەوەی مقڕویە ئەمانە زۆرتر بۆ شاردنەوەی هەموو کەیسانەیە کە من باسم کرد ئەگەرنا تۆ بە باوا بهێنینە بەرچاومان کە پارتی ئەو مقڕوودە مەقڕی کەشی کردوتەوە لە کەرکووکدا ئەوە دەتوانێت چ هاوسەنگی هێزێک بگۆڕێت طبعا ناتوانێت بیگۆڕێت بە تایبەتی کە لەبێ ئێمە یەک واقعەتی بیزانین ئەویش ئەوەیە ئەوەی کە دەسەڵات لە هەموو گۆشە و کەنارێکی ئەو عێراقدا دەبڕێنێتەوە مەسەلەی بوونی بارەگانیە بەڵکە مەسەلەی بوونی میلیشیای چەکدارە مەسەلەی بوونی دەسەڵاتە کە ئەوە لە ڕێگەی دابینکردنی مەقڕەوە ناکرێت و ئەگەر تەنانەت چەند مەقڕی کەش پارتی ئەو مەقڕی خۆشی بکاتەوە و چەند مەقڕی کەش بەرێ و حیزبەکانی کەش لە کوردستاندا چەند مەقڕی خۆیان لە کەرکووکدا بکەنەوە هێشتا ناتوانن لە هاوسەنگی ئێستادا ئەو پێگەیە بۆ خۆیان بگێڕنەوە کە نزیکەی 14 ساڵ خۆیان لە کەرکووکدا بەرزتیانەوە بوو. زۆرتر ئەو مەقڕانە وەکو مەقڕی کارتۆنیان لێدەکە وەختی خۆی پارتی دیموکرات لە بەغدا بوویەتی بەجیالەوە هیچ زەورێکیکەی ناتوانێت ببێ مەقڕ لە ئێستادا چونکە ئەوەی کە لە کەرکووکدا خەریکە حکم دەکات و شت بەڕێوە دەبا بوونی کۆمەڵێک میلیشیای دیاریکراوە کە جارێکی کە هەر کەسێک بێوێ ململانێ لەگەڵ دەسەڵاتی حەشدی شەعبی نەزام عەسایبی ئەهلی حاق سوپای عراقی هەر کامێک لەوانە یا تا هێزەکانیان لە کەرکووکدا بکات تەنها دەتوانێت بەوە بیکا کە ئەویش ببێتە هێزێکی میلیشیا لەوێ و لەسەر شان و ڕەنجی خەڵکی کەرکووکدا ئەویش ببێتە بەشێک لە شەڕ و کێشمێکش کە لە کەرکووکدایە کە جارێکی کە من پێم وایە
ئەوە بۆ یەکێتی و پارتی و بۆ بزوتنەوەی کوردایەتی کۆتایی هاتووە بتوانن جارێکی کە لە هەلومەرزی ئێستادا یا لە هەلومەرزی باڵادەستی ئێستای بەغداد و پێشڕەویەکانیدا بێنجارێکی کە سەنگی خۆیان پەیدا بکەنەوە ئەوە ئیمکانی نی هەتا بە بۆچوونی من ئەم تەوقیتە کە پارتی هەڵی بژاردووە بۆ ئەوەی کۆمەڵە کەیسیکەی پێدا پۆشێت تەوقیتێکی بێئەندازە ناوەخت و ناڕێک هەتا لە بەرژەوەندی خۆشی نیە چونکە لە دنیای واقعیدا هەموو کەسێک دەزانێت ئەگەر قرار بێ کەسێک هەنگاوێک بنێ لە بەرامبەر هێزێکی دیاریکراوی نەیاری خۆیدا دەبێت لە هاوسەنگی هێزێک دابینێ هاوسەنگی ئێستای هاوسەنگی ئێستا لە مابینی پارتی و هێزەکانی بەغدادا لە مابینی یەکێتی و پارتی و هێزەکانی بەغدادا بێئەندازە بە زەرەدی یەکێتی و پارتی تەواوی بزوتنەوەی کوردایەتی شکاوەتەوە و بە قازانجی بەغدا و هێزە میلیشیایی و قەومی و دینیەکانی ناوەندی چۆتە پێشەوە بۆیە ئەمە تەوقیتێکی زۆر خراپەتەوە لەو پەڕی لاوازی خۆتەوە خەریکی وروژاندنی کۆمەڵە کەیسی کەبی کەوە دایانەوێ بیکەن بۆیە من پێم وایە هەموو ئەوانە هۆکار بوون بەڵام خودی ئەو تەوقیتە شەڵیان بژار تەوقیتێکی خراپ بوو بەڵام نابێ بیرمان پارتی بە دوای کۆمەڵێک لەو ئامانجانەوەیە کە باسم کرد کە ئەوانە مەسایلی بناغین کە وەگوتم بنبەستی لە هەموو دۆسیەکانە کردووە دەیەوێت لە ڕێگەی ئەمەوە ئەو بنبەستە بشارێتەوە دەوێت دووەم سەرنجی خەڵکی کوردستان لەسەر کێشە ناوخۆیەکانی کۆمەلگەی کوردستان بگوازێتەوە بۆ خەتەری دەریکی و کەرکووک و سێم ململانەی خۆی لەگەڵ یەکێتی درێژە پێبدا و چوارەمیشان مەسەلەی هەڵبژاردن لە پێشە و دەیەوێت لە پێگەی یەکێتی نیشتیمانی کە پێگەی یەکێتی نیشتیمانی لە کەرکووکدا جارێکیکە ئەم کەیسە بەرەستەوە بگرێت من پێم وایە هەموو ئەو ڕووداوانەی لە کەرکووک ڕوویان داوە پەیوەندی بەمانەوە هەیە کە بەداخەوە کۆمەڵێک لە خەڵکی بێتاوان بوونە قوربانی و کۆمەڵی خەڵک بریندار بوون و بەجیا لەوانش نائەمنی و خۆی کەرکووک هەر بۆ خۆی نائەمن بوو بەڵام ئەوەندەی کە هەم کەرکووک میلیتاریزەکرا هەم کەشی نائارامی شاری کەرکووک بەریتر کرایەوە یەکێک لەو هۆکارانی کە باستان کرد پەنابردن بۆ وروژاندنی هەستی قەومی و ئەحساساتی نەتەوایەتی ئەمە پرسم کە لە واقعدا ئەمە یعنی بنەمای نییە واقعەتی نییە هەڕەشەیەک لەسەر کورزمانان بەگشتی لە کەرکووکیش بە تایبەتی بوونی نییە بە تایبەتی کە دەستگا ڕاگەیانەکان زۆر بازەوە دەکەن کە ئێستا گەڕەکە کوردنشینەکانی کەرکووک میلیتاریزە کراوە بەڵام بەدەر لەوەوەی کە زۆریش باز دەکرێت لەلایەن پارتیەوەکە بە زۆرێک مەترسی ستەم لەسەر کورزمانان دووبارە بوونی هەیە ئەمە چەندێک واقعیە طبعا مەسەلەی ئەمنی یا مەسەلەی نائەمنی لە شاری کەرکووکدا واقعیەتێکە دەبێ بزانین بەڵام ئەو واقعەتەی کە کەرکووکی تایە لەو دوای ڕوخانی بەعسەوە تا ئێستا دەگات طبعا سەردەمی بەعسەمومان دەزانین کە سیاسەتی دڕندانەی بەعس لە بەرامبەر خەڵکی کوردزمانە لە بەرامبەر ئازادی خوازیەکان لە کەرکووکدا و بەتابەتیش لە بەرامبەر خەڵکی کوردزماندا لە سیاسەتی بە عەرەبکردن ڕاگواستن بە بەعسیکردن دەرکردن هەموو ئەوانە دەیزانین بەڵام لە دوای ئەوەوە کە تەماشای دەکەی کەرکووک قوربانی هەموو ئەو قوربانی دەستی هەموو هێزولایەنەکانە یعنی تەنها قوربانی دەستی و هێزانە نییە کە ئێستا نێوی حەشدی شەعبیە یا ناوی سوپای عراقیان ناوی لایەنی چکەیە قوربانی دەستی هەمویانە کەرکووک بۆیە نائارامە لە ململانی نێوانە و هێزانەدا کراوەتە یعنی کەوتۆتە نێو بەرداشتی بە یەکدادانێکی قەومی و دینی تۆ تەماشایکە هەندێک دەڵێن کەرکووک شارێکی عەرەبیە هەندێک دەڵێن کەرکووک شارێکی تورکمانیە هەندێک دەڵێن کەرکووک شارێکی کوردیە و لە شارە کوردیەکەشدا بەشێکیان دەڵێن قودسی کوردستانە و بەشێکیشان دەڵێن دڵی کوردستانە هەموو ئەوانە ناسنامە بەخشینە ناسنامە بەخشین و دروستکردنی قڵشتە لە نێو خەڵکدا یعنی ئەگەر شارەکە شاری عەرەبیە کەواتە دەبێت تورکمانەکان و کوردەکان و خەڵکیکەی لێ نەمێنێ بە عنوانەوەی کە دەڵێن شارێکی عەرەبیە ئەوانە تورکمانەکان کە دەڵێنەوە شارێکی تورکمانیە دەیانەوێت نەفی خەڵکی کورزمان و عەرەبزمان لە کەرکووکدا بکەن کوردزمانەکان کە دێن دەڵێن ئەو شارێکی کوردیە و قودسە و دڵە دەیانەوێت نەفی تورکمان و عەرەبزمانەکان بکەن یعنی خەڵکی کەرکووک لە نێو بەرداشی هەمووانەدایە ئێمە دوو بڕگەی دیاریکراوە دەتوانم ئاماژەی پێ بکەم بڕگەیەکیان لە دوای کەوتنی حکومەتی بەعسەوە بۆ ماوەی 14 ساڵ کەرکووک و ئەو ناوچانە بەشی زۆریان بەدەستی یەکێتی و پارتیەوە بووە
یعنی بەرەس ئەو دوو هێزەوە بۆ کە یەکیان بە کەرکووک گەڵێ قودس یەکێکیان بە کەرکووک گەڵێ دڵ. بەڵام تۆ تەماشای کرد لە 14 ساڵی ژێر دەسەڵاتی یەکێتی و پارتیدا لە کەرکووک چی ڕوویدا؟ میلیشیاکانی پارتی یەکێتی بەجیا، دژە تیرۆریان بەجیا، ئاسایشیان بەجیا، پۆلیسیان بەجیا، دەیان سوزانم هێزولایانی کەی کە سەر بە خۆیانن بەجیا، میلیشیان بەجیا، دۆخێکیان بۆ خەڵکی کەرکووک ساز کردبوو، نەک بۆ خەڵکی عەرەب زمانەکەی، نەک تەنها بۆ خەڵکی تورک زمانەکەی، بەڵکە بۆ خەڵکی کورد زمانەکەشی. تاڵانی، سەرانە ساندن، دزینی نەوت، نائەمنکردن، فرێدانی تەرم هەموو ڕۆژە لە شوێنەکان، کردنی بە گۆڕەپانێک بۆ مەیدانی یەکلاکردنەوەی ناوخۆی یەکێتی و پارتی، دۆخێکیان خوڵقاند بوو هەموو خەڵکی کەرکووک بە کوردیەوە، بە عەرەبیەوە، بە تورکمانیەوە، بە ئاشوریەوە، بە کلدانیەوە، بە مەسیحیەوە، بە هەر کەسێک لە شاری کەرکووکدا ژیابێ لە ماوەی 14 ساڵی دەسەڵاتی یەکێتی و پارتی یەکێک لە دەورانە هەرە تاریکەکانی دەسەڵاتدارەتی بزوتنەوەی کوردایەتی لە شاری کەرکووکدا نیشان دەدات. ئەمە واقعیەتی ژەرسایی دەسەڵاتی ئەوانە. ئێستا ناتوانن بڵێن ئێمە بۆ کەرکووک دەگرین، دەمانێت بچین بۆ کەرکووک. ئاخر بۆ دەچی بۆ کەرکووک؟ تۆ 14 ساڵ لە بەردەستت بوو، چ دۆخێکت خوڵقان، چ ئەلگۆیەکت نیشاندا، کوا خزمەت گوزاریەکانت، کوا ئازادیەکانت، کوا تەباییەکەت. هەموو ڕۆژێ تەفرەقەی قەومیتان دنەدا، هەموو ڕۆژێ ویستان خەڵکی کەرکووک بە دانیشتوانەکەی و بە کورد و عەرەب و تورکمانی و بکەن بە گژ یەکدا. بەڵام هەروەکو چۆن بەعس شکستی خوارد لەو سیاسەتی یەکێتی و پارتی شکستیان خوارد، نەیانتوانی ئەم نێو تەبایی و پێکەوە ژیانەی کە لە کەرکووکدا ڕیشەیەکی مێژووی هەیە تێکی بدەن. بەعس هەوڵیدا، یەکێتی و پارتی هەوڵیاندا، حەشدی شەعبی هێزەکانی ئێستا لە هەوڵی ئەوەدان کە ئەم قڵەشتە دروست بکەن، یعنی شاری کەرکووک لە شاری پێکەوە ژیانی واقعیەوە بگوازنەوە بۆ شاری کوردەکان و عەرەبەکان و تورکمانەکان، مەسیحیەکان و ئیسلامیەکان، شیعەکان و ئەمانە. بەڵام نەیانتوانی. من پێم وایە ئەمە سیاسەتی کشکس خواردووە. ئەمە بڕگەیەک لە دەسەڵاتدارەتی یەکێتی و پارتیە کە لەوێ کردویانە، کە خۆیان لەوێ بوون، زوڵم لەسەر هەموو خەڵکەکە بووە بە خەڵکی کوردستانیشەوە. بڕگەی دووەمی لە دوای 16 ئۆکتۆبەرەوە کە تەماشای بکەین، یەکێتی و پارتی دەرکراون لەوێ، نەماون لەوێ. ئەم جارە چی لێ هاتووە؟ ئەم جارە لە جێگەی میلیشیاکانی یەکێتی و پارتی، میلیشیاکانی حەشدی شەعبی، میلیشیاکانی هێزە شیعی و سنیەکان، میلیشیای ئیسلامیەکان لەگەڵ سوپای عراقی کە سوپای عراقی زۆرتر ڕووکەشە، ئەمانە دەسەڵاتدارەتی کەرکووکیان کردو. ئەمانیش دیسە بڕگەیەکی کە لە درێژەی هەمان بڕگەی تاریکی ژێر دەسەڵاتی یەکێتیان درێژە پێداوە. دیسان جارێکی کە نائەمنی، بێخزمەت گوزاری، ئاوڕدانەوە لە کێشەی خەڵک، دنەدانی کێشەی قەومی و دینی، تەنانەت ئێستا باسی ئەوە دەکرێت جارێکیکە دەرکردنی خەڵکی کورد زمان، تێکدانی ماڵەکانیان، داگیرکردنی زەوزاری ئەوانەی کە پێیانەڵ کورد زمانن، هەموو ئەوانە ئەم جارە لەسەر دەستیەمان ڕووداوە. بۆیە وەختێک تو تەماشا دیمەنی شاری کەرکووک دەکەی، بەڕاستی شاری کەرکووک کەوتۆتە نێو بەرداشی بە یەکدادانی ئەو هێزە قەومی و دینیانە کە هەر یەکەیان دەیەوێ لە ڕێگەی زۆر و میلیشیاکانەوە دەسەڵاتی خۆی بەسەر ئەوێدا بکە و لەو ڕێگەیەشەوە دزی و تاڵانی بەتابەتی کە شوێنێکی نەوتی و سامانێکی تایە بۆ خۆیانی ببن. لەولاشەوە هەموو ئەوانەی کە بۆ خەڵکی کەرکووک دەگریان، دەڵێن قودسە، دەڵێن دڵە، دەڵێن شارێکی تورکیە، دەڵێن شارێکی عەرەبیە، ئەرەن شارێکی نازام چییە، بەڵام هەموو ئەمانە تەماشایان کە خۆیان و دارودەستەکانی و حیزباکان و میلیشیان چۆن دەژین و لەو دیویشەوە تەماشاکە خەڵکی شاری کەرکووک بە هەموو زمانەکانیەوە کە تیای دەژین یا دانیشتوانی شاری کەرکووک هەمویان تەماشاکە لە چ مەینە تاوایە کارەژێت. شاری کەرکووک هێشتا لەسەر دەریای نەوتە، بەڵام خەڵکەکەی محتاجی نەوتە، لە زستاناندا محتاجی نەوتە، محتاج سەرەتایی ترین خزمەت گوزاریە، محتاجی ڕێگەوبانە، محتاجی سەرەتایی ترین پێداویستیە کە هەر شەرمە لەم سەردەمەدا ئینسان باسی بکە بەڕاست. ئەمە لە ژێر سایە ئەمانەدا. بۆیە ئەو بانگەشەی کە دەڵێن یەکێتی و پارتی بەتابەتی لە ئێستادا کە پارتی باسی دەکا کە گوایە دەیانەوێ ئیرادە بۆ خەڵکی کەرکووک گێڕنەوە فرمێزێک بۆ خەڵکی کەرکووک هەڵدەوەڕێنن، ئەمە ناتوانەوە ئەم کارە بکەن و کاری ئەوانیش نییە بەڕاستی. دەبێ یەک واقعیەت هەیە بەڕسمی بناسین. یەکێتی و پارتی وەسەرجەم ئەحزابی بزوتنەوەی کوردایەتی هێزێک نین بۆ چارەسەری هەتا مەسەلەی کوردی تا لەو چوارچێوێدا بیانەوە کێشەی کەرکووک هەڵکەن. چکە خۆتان دەزانن کێشەی کەرکووک بەشێکی دانەبراو لە کێشەی کوردە، کێشەی کوردی کێشەیەکی مانتیقەییە، یعنی باگراوندێکی تاریخی گەورەی هەیە.
یەکێتی و پارتی ئەمانن یەکێتی و پارتی و هەموو بزوتنەوەی ناسمالسمی گوت بە درێژایی مێژویان هاتوون دەیانەوە شریک بن لە سەڵاتی مرکزی بەغدادا تا ئەوەندەی بەشیان پێدەدەن ڕازیان دەکەن بە بەشی خۆیان بۆ خۆیان دادەنیشت و خەریکن لە خێروبێر و لە داهات و لەگەڵ هاوبەشەکانیان هێزە بۆرژوازیەکانی عێراقدا خەریکن سەرۆت و سامانی ئەم عێراقا ئەوان دابەشی دەکەن و لی دەخۆن و خۆیان دەبن بە ملیۆنێر و ملیاردێر و کەڵەکەی سەرمایە و بەهشتێکی واقعی بۆ خۆیان و خانەوادەکانیان دروست دەکەن لەو کاتەشکە لەگەڵ بەغداتێک دەچن یا لەگەڵ هێزی دەسەڵات لە مەرکەزدا تێک دەچن و بە بەشی خۆیان ناڕازین ئەو زادێن زارێککە دێنەوە خۆیان بە پرسی کورتەڵ دەواستنەوە لەو چوارچێوێژە کەیسی کەرکووک وەک کەیسێکی حساس وەستیار بەرەستەوە دەگرن ئەمە واقعیەتەکەیەتی و ئەگەرنا ئەمان نەخەمی خەڵکی کەرکووکیانە نەخەمی هیچ خەڵکی هیچ شوێنی چکیانەیە خۆ باشەوە خۆ لە کوردستاندا باشە ئەوە لە هەولێر و سلێمانی چی دەگوزێت بۆ یەکێتی و پارتی کێ ڕستی گرتون لە هەرێمی کوردستاندا ڕێ بە دارمانی خزمەت گوزاریەکان بگرن خزمەت گوزاریەکان بۆ خەڵک دابینکە سوتەمەنی بۆ خەڵک دابینکە ئازادیەکان بەریم بکەنەوە زین ئەو زیندانیانەی بادینا کە چەند ساڵە بەنها لە زینداندان بەریاندن و فراوێزەکانی ئازادی زیادکەن چێ دەستی گرتون چێ دەستی گرتون کەرتی خوێندن و پەروەردە بینا بکەن چێ دەستی گرتون ئەلگۆیەکی حکوومەتداری مۆدێرن نیشاندن بەڵام ئەمانە هەلی ئەمەنین و ناشکرێ بەڕاستی هیچ چاوەڕوانیەک لە یەکێتی و پارتی و بزوتنەوەی کوردایەتی بکرێ بەوەی کە باشتر بێلەوەی کە هەیە دەقاودق بە بۆچوونی من دەقاودق ئەو کارنامەیەکی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان و هاوبەشەکانیان پیادەی دەکەن لە کوردستاندا پڕاوپڕی کوردایەتیە و کوردایەتی لەوە زیاتر ناکری لی چاوەڕوان بکرێ و ئەمانە لە کەرکووک بن یا لە سلێمانی بن لە هەولێر بن یا هەڵالجە بن لە زاخۆ بن یا لە هەر شوێنێکەی کوردستان بن ئەوە کارنامەیانەکە ئێمە خۆمان دەیبین لەنا ئەمنیەوە بۆ رە سێوەردانی وڵاتەکانی منتیقا تا مەسەلەی بێموچەی و هەموو کێشانەی کەکەوە خۆتان دەیزان و خەڵکی کوردستانیش هەموو ڕۆژە دەست و پەنجا لەگەڵ ئەو دوو دەسەڵاتە نەرم دەکات کە هەیە کە بۆ خۆیان ژانێکی شاهانەیان پێکێنا و خەڵکیش ڕۆژ بە ڕۆژ فەقیرتر دەبێت هەڵوێستەکانی دوای ڕووداوەکانی و بە تایبەتی گیان لە دەستدانی چەند کەسێک لە کەرکووک چۆن هەڵدەسەنگێنن هەر لەلایەن یەکێتیەوە لەلایەن سەرۆکی حکوومەتەوە و لەلایەن زۆرێک لە حیزبەکان و بە تایبەتی دەسەڵاتداران قسەیان لەسەر کرد و بە تایبەتی مەسعود بەرزانی کە دەڵێ ڕشتنی خوێنی ڕۆڵەکانمان لە کەرکووک باجی قورسی دەبێت ئەم قسانە چی دەگێرن من پێم وایەوانە تەنها کۆمەڵێک مزایدەی سیاسیە دەیانەوەی خۆیان بەو کەیشەوە هەڵواسن ئەگەنا ئەگە خوێنی تەمان خوێنی هەموو کەسێک مهمە بەڵام بەڕاستی نە لای پارتی مهمە و نە لای یەکێتی و لای ئەو هێزانە مهمە کە خۆیان کەمیان خوێن نەڕشتووە خۆ هەرو خەڵکەی لە هەفتەی شوبات و ڕۆژانی دوایی خۆپیشاندانەکانی دوای هەفتەی شوبات و ئەمانەدا لە کوردستاندا ڕوویداوە دەیان کەس بوونەتە قوربانی لەسەرەوەی کە داوای ئاو و کارەبایان کردووە داوای عەدالەتیان کردووە دەنگیان هەڵبڕیوە لە بەرامبەر ئەوی بێدادیەی کە یەکێتی و پارتی کردویانە و دەستیشیان نەپاراستەوە و بە چەک جوابیان داونەتەوە و هەمومان دەیبینین تەنانەت خەڵکێک کە بۆ موچە و بۆ خزمەت گوزاری و لە دژی گەندەڵی هاتوۆتە مەیدان سێدانە ساڵە لە سزندای و دەیان سیناریۆشیان بۆیان دروست کردووە و تا ئێستاش ئازادیان ناکەنەوە جیراوەکانی بادینان نمونەیە بۆیە ناکرێت ئەمەی کە ئەوە باسی دەکەنە و هەڵوێستانە جگە لە مزایدەیەکی سیاسی جگە لە بەرەستەوەکردنی کەیسی کەرکووک بۆ ئەوەی لە بەرامبەر بەغدادا بەرەستیەوە بگرن ئەم جارەش زارێکیکە چۆن بەخۆبەستنەوە بە کێشەی خەڵکی کوردستانەوە لە بەغدادا جێگەیان پەیدا کردووە و وەزیر و گزیر و دەسەڵاتیان هەیە و لەو ڕێگەیەشەوە تەنانەت دەسەڵاتدارەتیشیان بەسەر خەڵکی کوردستانیشدا لە ڕێگەی خۆڵواسینەوە بە کێشەی خەڵکی کوردستانەوە بوو یا بە کێشەی نەتەوایەتیەوە بووە ئێستاش وەختێک کە دیسان بنبەسە هێنن لەگەڵ بەغدا جارێککە دێن ئەو کەیسە بەرەستەوە دەگرن بەڵام واقعیەتەوەیە کە ئەمان دوور و نزیک نەپەیوانیان بە چارەسەری کێشەی خەڵکی کوردستانەوە هەیە نە دوور و نزیک پەیوەندیان بە چارەسەر و مەئسات و کوێرەوەریەکە کە خەڵکی کەرکووک لەگەڵی ڕوبەڕوە بە خەڵکی کورزمانەکەشیەوە هیچ کامێک لەوانە نییە ئەگەر هەر کەسێک دیقەتی ئەگەر لەوانەیە و قسەیە بۆ کەسێ بکەی کە بڵێ ئێمە دڵمان لەگەڵ خەڵکی کەرکووک و دڵمان بۆ قوربانیانی کەرکووک لێدەدا بۆ خەڵکی بیگەی کە لە دەرەوەی کوردستانژی یا ئاگای لە دنیای سیاست نەبێ لەوانەیە بتوانێت بڕێک کاریگەری هەبێ بەڵام کەسێک کە دەسەڵاتی
نزیکەی 3 زیاتری یەکێتی و پارتی لەبەردەست بێت و بینی بێت و ئێستاش بێموچەی ئەو هەموو مەساتانە ببینێت کە لەژێر دەسەڵاتی یەکێتی پاردیدایە بە زەڕە ناتوانێت هیچ کەسێک خۆش باوەڕ بکە، بە زەڕە هیچ کەس ناتوانێت خۆش باوەڕکە، خۆشیان باش دەزانن کە ناتوانەوە کارە بکە. بەڵام وەکو ڕێگایەک بەدەستیەوە دەگرن بەتابەتی کە مەسەلەی هەڵبژاردنوشت لە پێش لانی کەم دەیانەوێت بە هەڵخراندنیەوەی حساساتەوە لە خەڵکن کە ئەم جارە ڕەوەندی بایکۆت ڕەوەندی بەشکێشانی ئینتیخابات تۆزێک خاو بکەنەوە یا تۆزێک خەڵک وا لێ بکەن بە نێوی ئەوەی کە دوژمنی خارجی و خەتەری دەرەکیمان لەسەرا خەڵک ڕاکێژنە پای سندوقەکانی دەنگدا تەنها بۆ ئەوەیانەوە گەنا هەموو کە زانێت کە ئەم بانگەشانە ئەمانە خەمی خوێنی ڕۆڵی خەڵکیان هەیە نەبنیانە ئەمان خۆیان لە ڕشتنی خوێنی ڕۆڵی خەڵکدا درێغیان نەکردو لە هەر شوێنێکی ئەم کوردستانە ئێستاش خەڵک بێتە سەرجاددا بۆ نان و ئەو بە دژی دەسەڵاتی ئەوان دەستپارێزی ناکەن. کەسێک دەتوانێت نمونونێکمان نیشاندا لە شوێنێک خەڵک هات بێتە سەرجاددا بە شەرتێک خۆیان سازیان نەکردێت خەڵکێکی ئازادی خواست هات بێتە سەرجاددا ئەوان بە زیندانی بە توندوتان شەقوەشاندن بە کونجی زیندانەکانیان و بە چەک گۆڵامیان نەدابێتەوە کەسێک دەتوانێت نیشانماندا نییە. وە لە کەرکووکیشدا پێشتر ئەوان کە خۆیان دەسەڵاتیان هەبووە لە کەرکووکدا کەم لەو کارانیان نەکردو بۆ ئەمە بانگەشەیەکی پوچە و وەڵامەکانیشیان هیچی پەیوەندی بە خەڵکی کوردستانەوە نیە دەیانەوێت بەنێوی خەڵکی کوردستانەوە بەناوی فرمێسکردن بە خەڵکی کوردستانەوە گوشار بێنن بۆ بەغدا کە تۆزێک نەرمی بنوێنێ بە بەغدا بڵێن ئەگەر بەشمان نەدەنێ ئەگەر لەگەڵمان ڕێک نەکەون ئەگەر تۆزێک ڕەحممان پێنەکەن بە جۆرێک ئەوە بزانن کێشەی کورد ئامادەیە و ئێمەش خۆمان بە کێشەی کوردەوە هاتوونە تەنێ حکومەت و ئەم جارش خۆمان بە کێشەی کوردەوە هەڵدەواسینەوە لە نێو کێشەی کوردیشدا کەرکووک کەیسێکی تایبەتە. خەڵکی کەرکووک لەم بینەدا ئەتوانن چی بکەن بۆ ئەوەی کە لانی کەم نەبنە قوربانی ئەم ململانەیانە و فەزای میلیتاریزەکردنیش لەسەر خەڵکی شاری کەرکووک هەڵگیرێت. بەڵێ هەر وەکو وتم کە خەڵکی کەرکووک لە هەموو ئەو بڕگانەدا لە دوای حکوومەتی بەعسەوە هەم دەسەڵاتدارەتی یەکێتی و پارتی 14 ساڵ و هەم دەسەڵاتدارەتی حەشدی شەعبی و هێزە بەکرێ گیراوەکانی دەسەڵاتی ناوەندی لە کەرکووکدا نەبووە بە هیچ شتێک جگەلەوەی کە شارەکەی میلیتاریزە کردووە ئەو میلیشیانە لەوێ کردویانە بە گۆڕەپانێک بۆ یەکلاکردنەوەی تەسفیە حساباتی خۆیان خزمەتگوزاری و هەموو شتێک وێرانە لەوێ و ئەمنیەتێک نییە و ئایندەیەکیش بۆی نییە ینی هەموو دەتوانین بە جۆرێک بڵین کە هەموو ئەو هێزانە بە ناسیۆنالیزمی کورد و عەرەبەوە بە ئیسلامیەوە بە هەمویانەوە ئیمتیحانی خۆیان یا ئەزمموی دەسەڵاتدارەتی خۆیان نیشانداوە ئەلگۆی دەسەڵاتدارەتی خۆیان نیشانداوە کە ناکۆکە بەخواستی هەرە سادەی خەڵکی کەرکووک بۆیە ڕێگەچارە ئەوەیە پێش هەموو شتێک دەبێ هێز و بارەگای چەکدار و میلیشای چەکدار لە شاری کەرکووک نەمێنێ من پێم وایە ئەوە یەکێکە لە هەرە کە هەنگاوە هەرە مهمەکان کە لانی گەم دەتوانێت سیمای میلیتارزەکردنی ئەو شارە سەیتەرەکانی ئەو شارە ڕاکەڕاکی سیارە بەنێو شارەکاندا چەک بەشان و تەنانەت ئەو هەموو سوزانم نائەمنیەتی کە لە کەرکووکدا دەتوانێت بە جۆرێک لە جۆرەکان ئەم بارسوکی لەسەر خەڵک بکە بۆیە بەڕاستی خواستی کردنە دەرەوەی بنکە و بارەگای چەکداری ئەحزاب و میلیشیاکان بۆ دەرەوەی شاری کەرکووک طبعاً مەمەسم لە میلیشیای کورد و عەرەب و تورکمان و ئیسلامی و قەومی و هەموویەتی نابێ لە نێو شارەدا بارەگا و میلیشیای چەکدارە بێ وە لە جێگەیەوە حزابی سیاسی هەموو حزابێک هەرێن نووسنگەی خۆیە بێ بارەگای هەبێ بۆ تەبلیغاتی خۆی بۆ ڕاگەیاندنی خۆی بۆ کاری خۆی بەڵام چەکدار نەبێ و هەموو حیزبێکیش دەبێ ئازادی هەڵسوڕانی بۆ بەڕسمی بناسرێ بەڵام نابێت چەکدار بێ ئەمە مەسەلەی یەکێکە بە بۆچوونی من خاڵێکی یەکجار مهمە کە ئەگەر ئەوە بکرێ من پێم وایە هەنگاوێکی مهمە. دووەم شت دەبێت خەڵکی کەرکووک هەموو ئەو خەڵکانێک کە هەن و ئەزمموی ئەو دەسەڵاتانیان هەمووی کردووە کە نەیانتوانیوە تەمان ئەو هێزانە نەیانتوانیوە تۆی دووبەرەکات بخەنە نێو خەڵکێکەوە کە دەیان ساڵە بەیەکە واژین پەیوەندیەکی یەکجار کۆمەڵایەتی لە مابینیاندایە مناڵەکانیان لە قوتابخانەکاندا بەیەکەوەن ئەگەر ئەوانەی کە کرێکار و کارمەندن لەژێر سەقفێکدا خەریکن کار دەکەن ئەوانەی کە لە شەریکەینەوە خەریکن بەرهەم بەیەکەوە بەرهەم دەهێنن
پەیوەندیی یەکزاتونیان بەیەکەوە هەیە کە منیاندیان دەبێت ئەو پەیوەندیە بە بۆچۆی من ئەو پەیوەندیە ئەبێ پەرەی پێ بدرێ و ئەبێ وەڵام بدەنەوە ئەبێ ڕەهبەران و هەڵسوراوان و شخصیاتی شاری کەرکووک و تێکۆشەرانی شاری کەرکووک کە نەبوونەتە قوربانی وهەبی قەومی و دینی کورد و عەرەب و تورکمان ئەبێ بە ئەڵتەرناتیڤی خۆیان بێنن و وەڵامی ئەو ڕپوسیانە بدەنەوە کە هێزانە دەیدەن. یەکەمی هەنگاوی ژوە گوتم بەڕاستی دەرکردنی ئەمانەیە. سێیەم شت ئاساییکردنەوەی دۆخی کەرکووکە. ئاساییکردنەوەی دۆخی کەرکووک ئەوەیە کە بەڕاستی دەبێ کۆتایی بۆ بهێندرێ خەڵکێک لەبەرەوەی کە کورد زمانە ماڵەکانی بڕۆخێندرێ یا بۆ نمونە دەربکرێ زەویەکانی دەستی بەسەر دابگیرێ ئەبێ ئەمە کۆتایی پێبێ کە ئەمانە بەڕاستی بە پشتیوانی هێزە میلیشیاکان دەیکەنەوە هێزانە خۆمەنە خەڵکی دانیشتوانی کەرکووک نایکەن. کەرکووک بە معنای واقعی شاری دانیشتوانەکەیەتی شاری ئەو خەڵکەیە کە تێیدا دەژی بە پێچەوانەی ئەوەی هەموو هێز و میلیشیانەی کە بۆ هەولێر بۆ کەرکووک براون بە پێچەوانەوە خەڵکی کەرکووک خۆیان لەوێن و بە یەکەوە ژیاون و شاری خۆیانە. مادام شاری خۆیانە دەبێت بە ئیرادەی خۆشیان بنکە و بارەگای هێزی چەکدار ناچارکەن چێتە دەرەوە وەسعی کەرکووک بە تەواوی هەو بە تەواوی ئاسایی بکرێتەوە و لە سێیەمیشیان هەوڵ بدەن لە ڕێگ ئەو داهاتە زۆرەی کە لە کەرکووک دەست دەکەوێت بەشێکی بۆ خەڵکی کەرکووک ئەبێت تەزمین بکرێ ئەمە ئەبێت دابسەپێندرێ بە سەردەسەڵاتدا بۆ ئەوی وەڵام بەو گرفتانەی کە بدرێتەوە کە باسم کرد مەسەلەی بێئاویە بێکارەباییە سوتەمەنیە خزمەتگوزاریە ڕێگەوبانە کەرتی تەندروستیە کەرتی خوێندن و پەروەردەیە و تا دوایی هەموو ئەوانە بە ئاسانی دەکرێت لە بڕێکی یەکجار کەم لە داهاتی خەڵکی کەرکووک داهاتی کەرکووک کە بۆ خەڵکی کەرکووک سەرف بکرێت و بەڵام ئیرادەی خەڵکی کەرکووک بە سەریدا زاڵ بێ نوێنەرانی خەڵکی کەرکووک دەستیان تیایی هەبێ یا لانی کەم لایەنێکی سەرەکی بن تیایدا مە بۆ چێنی من دەتوانێت ئەمە بەشی خزمەتگوزاری شتەکانیش بێنێتەوە یعنی لەلایەکەوە مەسایلی ئەمنی حل دەکات و ئارامی دەگێڕێتەوە لەلایەک کەشەوە مەسەلەی خزمەتگوزاریەکان و پێراویستی کەرکووک دەتوانێت چارە سەر بکە. بەڕاستی ئەمە من پێم وایە ڕێگە چارە ئەمەیە دیارە مەمەسم ڕێگە چارە بۆ ئێستا ئەمەیە وەگەرنا بەڕاستی ڕێگە چارەی کەرکووک وەک کەیسێکی سیاسی پەیوەندە بە کێشەی کوردەوە یعنی تا کێشەی کورد بە تەواوەتی چارەسەر نەکرێ ممکن نییە بتواندرێ کێشەی کەرکووک چارەسەر بکرێت بەڵام دەکرێت بە تەفسیلی تر بەڵام دەکرێت لە ئێستادا ئەم هەنگاوانە بگیرێتە بەر بارەگا و هێزی چەکداری ئەحزاب لە شار و شارەکەکان دانەمێنێ کۆتایی بێندرێ گوشار بێندرێ بۆ سەڵات و ئەو هێزانەی کە لەوێن کە بە هیچ زۆرێک سیاسەتی تەعریب و ڕاودونان و تاجیر و ڕوخاندنی ماڵ و شت نەکرێ. سێیەم دنەدانی قەومی و بەرزکردنەوەی هەویەی قەومی جۆرا و زۆر و دینی جۆرا و زۆر و لایەنی قەومی قەدەغە بکرێ وەکو تاوان تەماشا بکرێ و خاڵی ئەخیریش ئەوەیە لە ژێر چاودێری و بەدەخالەتی خودی خەڵک بەشێک لە داهاتی کەرکووک بۆ خەڵکی کەرکووک بێ بۆی بتوانێت وەڵام بەو گرفتانە بداتەوە کە خەڵک لەگەڵی ڕوبەڕووە لە مەسەلەی خزمەتگوزاریەکانەوە تا ئەوانەی کە باسم کرد زۆرن دیارە با دووباری نەکەمەوە ئەمانە لە ئێستادا دەکرێت ڕێگایە کە بەڕاستی ئیمکانی هەیە ئەگەر خەڵکی کەرکووک ئیرادە بکە و بەڕاستی بەتابەتی کەسان و شخصیاتەکانیان کە لە نێو هەموو پێکاتەکاندا واقعیەتیان هەیە و لە هەموو ڕاکەکاندا ئامادەیان هەیە ئەوانە لە دەوری یەک کۆ ببنەوە نەخشەیەکدا بێن دەتوانین ئیرادەی خۆیان نەکە ئیرادەی خۆیان دەتوان خودی شاری کەرکووک خۆیان بەڕێوەی بەرن ینی بۆ لە جێگەوی میلیشایەک لە کوردستانەوە بچێ کەرکووک بەڕێوە بەرێت و هەڵاواردن بکە میلیشایەک لە بەغداوە بێت و لە یەکێکە لە جنوب بۆێت و بەشێک شیعە و بەشێک سنە و بەشێک کورد و بەشێک ئیسلامی بەشێک قەومی کە هەمویان لەو شوێنانەوە هاتوون لە جێ ئەوانە بێن کە هەمویان وەک مەموریەت نردویانن وەک هێزی سەرکوت نردویانن بۆ بەرژەوەندی تایبەت نردویانن بەسەر خەڵکی کەرکووک بیکەن بۆ خەڵکی کەرکووک ناتوانێەوە کار بکات زۆر باشتر دەتوانێت لەوانە بیکە بەدەتوانێت هەموو ئەوانە وەلا بنێنەوە و ئەگەر قرار بێت تەنانەت بۆ پارێزگاری لە کەرکووکیش لە بەرابەر هەر هێزێکی وەکو داعش و هێزێکی کۆنەپەرستیشدا و چەند جاریکەش ئەزمون کراوە هەر خودی خەڵکی کەرکووک پێشدا هاتوۆتە دەست تا هێزەکانی ئەم هێز ویلایەنانە بینیمان هەمومان دەزانین کە خودی خەڵکی کەرکووک و لاوانی کەرکووک بوون کە لە پێش هێزەکان لە بەرامبەر داعشدا هاتوونەتە دەنگ هەتا ئەوان دەتوان پارێزگاری لە شارەکەشیان بۆیە بەڕاستی ڕێگە چارە لە ئێستادا هەر ئەوانەیە کە
وتم دەرکردی بارەگا و چەکداری حسابچێت دەرەوە میلیشیاکان دەربکرێن درنەدانی قومی و هەویە بەرزکردنەوەی هەویە و ئاڵای قومی وانە لەو شاردا مەمنوع بکرێ ڕێز بۆ ئیرادەی خەڵکی کرد بە دانیشتوانەکەیەوە بێ گوێدانە ناسنامەی قومی و دینی و ئەمانەیان لەبەر چاوگیرێ خۆیان ئیرادەی خۆیان بکەن من پێم وایە ئەمە ڕێگە چارەیەکی دروستە و هەر ئەو ڕێگە چارەیەشە دەتوانێت دەستی یەکێتی و پارتی و ئەو کێشانەشکە ئێستا لەسەر مەقەڕوشت هەیە کۆتایی پێبێنێ. عەبدوڵڵا مەحموود سەرنووسەری بڵاوکراوی بۆ پێشەوە ئەندای مەکتەبی سیاسی حیزب کۆمیستی کرێکاری کوردستان زۆر سپاسکە لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤیدا بەشدار بوویت. زۆر سپاس بۆ ئێوە وەزارێکیکە بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی پێشەنگ و بۆ هەموو ستافی پێشەنگ تێڤێ هەر بژین. زۆر سپاس. ئازیزان وچانێکی کوورد دەدەین و پاشان سەبارەت بە دەستپێکی ساڵی نوێی خوێندن بەرنامەمان دەبێت لاگەڵمان بمێنەوە. بەڵێ بینەرانی ئازیز وا دەچینە ناو ساڵی نوێی خوێندنەوە و گرفتەکانی کەرتی پەروەردە تاوتو دەکەین لەم بەرنامێدا لەگەڵ مامۆستا کامەران لەتیف. مامۆستا کامەران ئێوارەت باش و سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین. سپاس بۆ ئێوە سپاس بۆ پێشەنگ تیڤی و هاوکاران و سپاس بۆ بینەرانی. وا نزیک دەبینەوە لا دەستپێکی ساڵی نوێی خوێندنەوە و دەمێ بپرسم کە لە ئێستادا سەرەکی ترین گرفتەکانی کەرتی پەروەردە چین؟ دووبارە دەستان خۆش بێ و سپاستان دەکەم بۆ ئەم فرسەتە. دیارە کەرتی پەروەردە وەکو کەرتێکی زۆر گرنگ کە لە کای کوردستانە کە ئێستا هەیە تووشی کۆمەڵی گیر و گرفتی هەیە کە من پێم وایە سەرێکی ترینیان مەسەلەی لە خوێندن و هینی ئێستاە کە بڵێن باسیکەین مەسەلەی موچەیە بەڕاستی کە موچەش وەکو بژێوی ژیانی هەرێکێک لە خێزانانەی کە ژیانیان بەندە بە موچەوە کۆمەڵی کێشە و گیر و گرفتی تری لێ بێتەوە چونکە تۆ ئەگەر ببینین کێشەکان هەمووی لەوەوە سەرچاوەگرێک ئەگەر بە نمونە مامۆسایەک ئەگەر کرێچی بێت یاخۆت شوێنی کارەکەی دوور بێت یاخۆت کۆمەڵێک مناڵی هەبێت لە زانکۆ بێت لە ئەمە هەمووی پەیوەندی بە موچەکەوێتی کە ژیانی خۆی پێبەرێ بەڕێوە بۆیە گرنگترین و سەرەکی ترین کێشەیە کە لە ئێستای ڕوبەڕووی کێشەی پەروەردە بووتەوە مەسەلەی موچەیە چونکە بەڕاستی چەند ساڵی پێش ئێستاشە کە لە 2007 بە تایبەتی ئەوە بوو کە زیانێکی زۆر لە کەرتی پەروەردەدا ئەویش بەهۆی مامۆسایان بە ناچاری بایکۆتیان دەست پێ کرد لە ناوەندەکانی خوێندن زیاتر لە چەند مانگێک ناوەندەکانی خوێندن بە چۆڵی مایەوە. ئەمە هەمووی کۆمەڵی گیر و گرفتە کە لە سایەی دەسەڵاتی سیاسی کوردستانە بەرقەرار بوو لەسەر دەستی ئەوان کە بە شێوک لە شێوەکان ژیان و قوتی خەڵکیان کردوتە بارمتەیە کە ناتوانن زیاتر لە 12 ساڵە هەتا ئێستا کێشەی موچە بەردەوامە کە سەرەکی ترین کێشەی لە بواری پەروەردەیە. طبعاً ئەگەر تۆ بێتە سەر وردەکاری کێشەکانی تریش کێشەی ترمان زۆرە کە لە بواری مەسەلەی پرۆگرامی خوێندن و مەسەلەی کۆمەڵێک نەهجی سیاسی کە داخل بە پەروەردە کراوە کۆمەڵێک یاسا و بڕیار و قەراراتی تر هەیە کە ئەمانە هەمووی ناپەروەردەییە کە کرێت هەرێکی و لەسەر ئەمانە قسەی تایبەتی بکرێت. ئەگەر قسەیەکی کورتیش لەسەر ئەوانە بکەین بۆ نمونەگەر هەر لە قوتابخانەکانەوە دەست پێ بکەین لێرە و لەوێ ئەبیستین کە خوێندکارێکی زۆر بۆ قوتابخانەیەکی کەم چەند دەوامی بەدڵنیاییەوە من نەمیست بەڵێ من نەمیست بچمە سەر وردەکاریەکانی بەڵام ئەوەیە کە تاکو ئێستا کۆمەڵی قوتابخانەمان هەیە هەتاکو ئێستا سێ دەوامە کە من پێم وایە هیچ داوامیکیانی ئیسفادە لە خوێندنەکە ناکەن چونکە لە بەرەوەی کە وەکو پێویست نییە 2 ساعت و نیو بۆ 3 ساعت مناڵ لە خوێندنگە بمێنێتەوە نازانی چۆن فێرەکرێت چۆن هینەکرێت با بڵێن وەکو پێویست نییە.
ئەمە یەکێک لەوە هەنێک لە قوتابخانەکانمان هەیە کە لە ڕووی بیناوە بەڕاستی لە ڕووی بیناوە زۆر داڕماوە زۆر کاولێ باخچەکەی شوێنی ژینکەی فێربوونی نییە هەنێک قوتابخانەمان هەیە تا کوێسەوەکو پێویست با بڵین لە ڕووی کارمەند و کارگوزار و پێداویستیەکانی قوتابخانە و هۆکاری فێرکردوون و ئەمانە هەمووی کێشە و کەم و کوڕێکی زۆر زۆریان هەیە بە تایبەتی لەو قوتابخانانەی کە لە دەوروبەری شارەکان کۆمەڵێک قوتابخانەمان هەیە تا کوێستای کێشەی میلاکات و مامۆستای نەبوونی مامۆستایان هەیە یاخود قوتابخانەمان هەیە ئەگات دوو مانگ تێپەڕێت لە خوێندن تەمەشاکەی مناڵەکان مهینیان نییە مامۆستایان نییە ئەمانە کۆمەڵی کێشەیەکە هەموو ساڵێک لەم کاتانەیە وە لە ناوەڕاستی قوتابخانە ڕوبڕی قوتابخانەکانی کوردستان ئەبێتەوە ئەگەر سەبارەت بە ناوەڕۆکی خوێندنەکان قسە و باسێکیش بکەین ئەوەش هەبووە کە بەپی پێویست بۆ ئەم سەردەمە نوێ نەکراوەتەوە ناوە ڕۆکی مەنهەجەکان ئێوەکو مامۆستاک سەرنجتان لەسەر ئەم بۆچوونە چییە؟ من بۆچوونێکی تریشم هەیە لە پاڵ ئەوەی بەڕێستا سەرباقیەوەی کە ئێمە لە ئێستا پێویستیەکی ئێجگار زۆرمان بە خوێندنگەی تازە هەیە کە پێویستە بکرێتەوە بە شێوەیەکی سەردەمیانە هەبێت وە قوتابی بتوانێت بەهرەمەند بێت لە هەموو پێداویستیەکانی خوێندن لانی کەم و وڵاتانی دەوروبەرمان کە بتوانێت خوێندنێکی ئاسایی تیابەرێ بەڕێوە کە بینین ئەمانە بەردەست نییە لە کاتێکە ئیمکانێتێکی خەیاڵی لە بەردەست ئەم دەسەڵاتە هەیە کە قۆرەخ کرا و گەندەڵی تیا ئەکرێت و چەندین کەسی بەرپرسی پەروەردەی هەتا بڵێم ئەوەیە کە خۆی پێدەوڵەمەنەکاتوە تۆ بۆتە بربەستێک لەوەی کە قوتابخانانەش تاکۆی کە بە جۆرێک لە جۆرەکان پێش نەکەوێت ئەمە خاڵێکە خاڵێکی ترەوەیە کە لە ڕووی پرۆگرام و خوێندنەوە کە ئەمە زۆر زۆر گرنگە پرۆگرامێکە بە شێوەیەک با بڵین لەگەڵ خواستی ویستی ئەم سەردەمایان نییە لە کۆمەڵی پرۆگرامێک هەیە کە زۆر مشخص کراوەتەوە کە پەیوەستە بە پرۆگرامێکی مێژوویە کە لە ڕابردووە با بڵێن مێژووی قەومچێتی و مێژووی شۆڤێنی و ڕاستستی ئەمانە ئەخرێنە مێشکی خوێندکار و مێژووی ئیسلامی سیاسی ئەخرێتە مێشکانەوە بۆ نموناوێکە لە وانەی ئای نابینیت بەدایان مامۆستا هەیە کە خۆی سەر بە گروپێکی ئیسلامیە سەر بە حزابی ئیسلامیە ئەمە وەکو فرسەتێکە بینێت کە لە قوتابخانەکانە مناڵانێک هاتۆتە بەردەمی ئەوەی کە خواستی خۆیەتی ئەوەی کە دڵخوازی خۆیەتی ئەمانیان پێڵێ نەک ئەوەی کە پرۆگرامێکی گشتی لەبارەی مێژوو ئەوەی کە لە واقع مێژووە هەیە ئەمانە باسکات نەخێر ئەو بە پێویستی و خواستی خۆی بەداخەوە بینین چاودێریەک نییە بەسەر ئەمانەوە کە بینین مناڵان بەکار ئەهێنرێن بۆ مەسائلی نەتەوە پەرستی هەتاکو بە جۆرێک ئیلهامی شۆڤێنی و ڕاستستیان ئەخەنە مێشکانەوە کامە بە تایبەتی لە مەسائل لە کەرکوب کە ڕنگانەوەیکی زۆر ڕوویداوە کە مناڵی تورکمان مناڵی عەرەب مناڵی کورد کاماناکەن بە گشتێکە یاخود ئەم تۆی لە ناخیانە ئەچێنرێت سبەینێ ئەماناکرێنەوە بە گشتێکە و ئەنکەنەوە بە دوژمن لە یەکتری ئەمانە کۆمەڵی مەسائلن کە هیچی ناپەروەردەی نین و کەسانێکن کە لە ئەحزابی ئەم ئەحزابانە بە پێخواست و ویستی خۆیان ئەم پرۆگرامانە دەستکاریەکەن هەتاکو بە جۆرێک کە ئەمە مای شەرمە بەڕاستی ئەم منتیقی کە پێڵێن دەڤەری سەوز لەگەڵ ئەو منتیقی پێڵێن دەڤەری زەرد بە جۆرێک پرۆگرامەکانیان جیاوازی هەیە کە لە کاتێکە مانخواان ئیدعایەوەکەن کە حکوومەتێک هەیە و سەرۆکێکی هەیە و ئەمە بەداخەوە ئەم ڕنگانەوەی و ئەم جاکاری و ئەم قلیشتە گەورەیە زۆر لە نێوانە هەیە کە مناڵانیش و خێزانەکانیشان هیرۆدەی ئەم کێشە گەورانە کردو. یەکێکتر لە بابەتە گەرمەکانی پەیوەند بە مەسەلەی پەروەردەوە ئەویش کردی تایبەتە کە قوتابخانەیەکی زۆر کراوەتەوە و بە پارە منداڵان دەتوانن بخوێنن و
بۆچوونی ئەوەش هەیە منداڵێک کە لە قوتابخانە ئەهلیەکاندا دەخوێنێت هەر لە ئێستاوە ئایندەی گەشتر دیارەتاوەکو مناڵێک کە لە قوتابخانە حکوومیەکاندا دەخوێنێت. لەم بارەیەوە ئێوە بۆچوونتان چییە و لەسەرکەرتی تایبەت چی دەڵێن؟ بەڵێ ئەمە پرسیارێکی زۆر لە جێخوا بوو، دەستخۆش بێت چونکە بەڕاستی ئێستا ئەبینیت مەسەلەی چینایەتی لە کوردستانە زۆر ڕنگانەوەیکی قۆڵی هەیە، بە تایبەتی ئەو لە بواری خوێندنە کە من باس لەسەر ئەم مەسەلا کەمە حتمما لە هەموو بارەکانی تریشە ئەم ڕنگانەوەیە دووبارە بۆتەوە لە مەسەلەی ڕنگانەوە لە خوێندنە کە ئێستا بە شێوەیەکی گشتی و ئاڕاستەکرا و کە لە با بڵین لە دەسەڵاتەوە ئاڕاستاکرێت کە هەموو مەسەلەی پەروەردە بەرەو ڕووی ئەوەیە کە هەمووی بچێتە مەکتەبی تایبەتی و قوتابخانە ئەو قوتابخانانەی کە بە پارێکی زۆر ئەبێت تەمەشاکەی قوتابخانە گشتیەکان ئەو قوتابخانانەی کە مناڵی فەقیر و هەژار و کرێکار و زەحمەت کێشی تیا هەیە ئەمانیان فەرامۆش کرد و هیچ پێداویستێکیان لە بەردەستان نییە و بە شێوک لە شێوەکان فەرامۆش کراون. بەڵام لەو لاشەوە بینیت قوتابخانێک کە بە پارە دەستە بەرەکرێت هەموو پێداویستیەکی هەیە لە هەموو هۆکارەکانی فێرکردن و مامۆستای باش و زۆر بە شێوکی چاک جێبەجێکری هەتاکو لە سەردەمی کۆرۆناکە شاکە ئەمان بینی مناڵان لەو قوتابخانە ئاسایەکانە بایکۆت و نەئەچوونەوە بە شێوەیەک ئەمانە نەبوو، بەڵام لە قوتابخانەکان کە بە پارە بوون بەردەوامیان هەبوو. ئەمە جیاوازیەکی زۆر گەورەی هەیە کابینین ئەمەمان پێڵێ کە هەر کەسێک هەر خێزانێک ئەگەر پارەت هەیە بۆت هەیە مناڵەکانت بخوێنێت، ئەگەر پارەت نییە هەر لە ئێستەوە بێ بچێت دەستفرۆشی و کاریگەری و بچێت بە شوێن کارێکا بگەڕێت کە لەگەڵ هیچ خواست و خولیا و حەزێکی ئەو مناڵیان نایەتەوە. بەداخەوە بینین مناڵان بە ناچاریە بێ قوتابخانەکان بەجێ بێڵن و ڕووبکەنە ژیانی کارکردن، هەر لە ئێستەوە کار بکەن، هەر لە ئێستەوە بەرپرسیارەتی خێزانەکان بگرن ئەستۆ، هەر لە ئێستەوە لەبەر کارکردن و چەندین سەعات کاری قورسی تااقەت پڕوکێن و لە ڕووی تەندروستی و لە ڕووی دەرونی و لە هەموو ڕۆکانی ترەوە ئەبینی مناڵێکی تێکشکا و دروستە بێ بۆ ئایندە. بەداخەوە بینی مناڵی دەوڵەمەنیش بە هەموو شێوەگەی ئەمەمانەی لە بەردەچایە. ئەمە باز لەوە ناکەم کە مەسەلەی قوتابخانە ئەهلیەکان یاخود ئەو قوتابخانانی کە بە پارە ئەخوێنن لە ڕووی کوالێتی و لە ڕووی ئەوەی پەروەردەوەمانە زۆر جیاوازی هەیە. ئەبینین دوو چینی تەواو جیاوازی لە یەکتر دروست کردووە. ئەو هەتاکو ئەو قوتابخانەی کە لە سیتیەکان دروستەکرێت لە سیتیانی کە خانوو فێلەکانی تایە کە لە سەر و سەد دەفتەرەوەیە خانوەکانیان دیارە قوتابخانەکانیشان کە هەر لەوێ مناڵەکانیشان هەر لەوەیە هەمووی مناڵی بەرپرس و مناڵی دەوڵەمەن و مناڵی بازرگان و خاون پارن بە جۆرێک لە ژیانیان هەیە بەڕاستی تەواو جیاوازە لەگەڵ جیاوازی ئەم مناڵانەی کە لە گەڕەکە هەژانیشینەکان ئەخوێن و لە خوێندنگە ئاسایەکانن. بینەرێک سەرنجێکی نردووە و دەڵێت دەسەڵات ئاگاهانە دەیەوێت بەم شێوەیە منداڵ فێر بکاتەوە کۆی کە لە ئایندەیە کۆی لەو ژێردەستی ئەوان بن. بەڵام لە پەیل بەم سەرنجەوە من دەمەوێت پەیامی ئێوە بۆ دایکان و باوکان و قوتابیان ببیستم وەک دوا پرسیار و ئەوەی کە دەبیستین لەبەر ئەم هۆکارانی کە ئێوە باستان کرد، ئەم گرفتانی کە بوونی هەیە و بەجیا لەوەی کە کەسانێکیش کە خوێندن تەواوکەن و دامەزراندن نییە ناتوان لە جێگەیەک تەعین بن. ئەمە وای کردووە کە ساردبوونەوە هەبێت لە فێربوون و لە قوتابخانە بە شێوەیە کە گرنگی پێنەدرێتیتر مناڵانێک واز لە خوێندن بێنن یا خود ساردی تێدا بکەوێت و سەرکەوتو نەبن تێیدا. پەیامی ئێوە بۆ دایکان و باوکان و خوێندکاران و قوتابیان چییە؟ بەڵێ پەیامی ئەو بینەرە تەواو دقیقە و لە جێگەی خۆیەتی ڕاستە. طبعاً ئەوەی کە ئێمە ئەیبینین لە ئێستاە فعلا دەسەڵات بە شێوەیەکی سیستماتیک و بە شێوەیەکی ئەنقەست ئەوێت مەسەلەی خوێندن لە بەرچاوی خەڵک لە ناوبەرێت بەوەی بە دەلیلی ئەوەی کە زیاتر لە 10 ساڵە ساڵانە هەزاران کوڕ و کچی گەنج
زانکۆ تەواوەکەن پەیمانگاکان تەواوەکەن کە بینین سێرەکەن کارێکیان نییە. ئەمە جۆرێک لە سارکردنەوەیە بۆ ئەو خوێندکارانی کە ئێستا لە خوێندنان. من زۆرێک لە خوێندکارەکان هەتاکو بە تایبەتی بە خۆمەڵەنە مامۆستا بۆچی تاقانەوە یاخود زانکۆ تەواوەکەن خۆ بینینەوە براکانمان قشکەکانمانە بینین بە هیچ هینێکی نییە نەدامەزرێت کارێکیان دەسەکەوێت لە ڕووی واقعیەوە قسەکەشیان زۆر تەواو زۆر لە جێخۆیەتی. بەڵام هەمیشە تۆ بێ قسەی گەشتبینی بکەیت ئەمە بەڵام قسەی گەشتبینیش بۆ ئەو مناڵە لەوانەیە بە زۆرێک تێنەگات بەڵام ئەمە دەسەڵات بە شێوکی سیستماتیک ئەوێت کە بەشێکی زۆر یاخود ئەتوانم بڵێم زۆرینەی خەڵک زۆرینی کوڕان و کچانی خەڵک بە جۆرێک بێ ئەهمێت کا خوێندنەکەیان لەو لاشەوە کەمینەیە کە خۆی مەبەستێتی مناڵانی بەرپرس و کارمەندان و ئەوانەی کە لە دەسەڵاتەوە نزیکن بە پارێکی زۆر کە هیچ زەحمەتێکیان پێوە نەکێشاوە تەواویەکەن بە دڵنیاییەوە ئەبینیت مناڵی ئەو لە پێشترە تاکۆی کە مناڵێکە بە هزار چەرمەسەری و ناڕەحەتیەک خوێندنێک یاخود دەرەجێکی هێنابێت و زانکۆیکی تاوا کرد بێت بتوانێت تا ئین بێت یاخودین لە کاتێکا ئەگەر هەتاکۆەوەی کە چەند پسپۆر بێت لە بارەکەی خۆیە چەند شارەزابێت لە بارەکەی خۆیە هیچ ئەمانە مەسەلە نییە و ناکرێتەوەی کە هەتاکۆی کە کەسێک یاخود بەرپرسێکی لە پشت نەبێت ئەمانە هەمووی کۆمەڵی گیر و گرفتن کە لە کوردستانە بەردەوامی هەیە ڕێگوڕیشەی هەیە کە بینیت زۆرێک بەداخەوە بینین لە مناڵانە ناومێ دەبن بە ناچاری ژیانی دوای ئەوەی کە چەندین ساڵ زانکۆ تەواوە کات سەری خۆی هەڵەگرێت و ئەچێت بەرەو هەندەران لەو ڕێگایە ئەگەر تووشی مەرگ نەبێتەوە ئەگەر تووشی سوزانم جەنگەڵەکان و سەرما و گەرمان نەبێتەوە ئەگەر بە 1001 گیر و گرفت ئەگاتە ئەوروپا لە ئەوروپاش ئەبێ بمێنێتەوە چەندین ساڵ تاکۆی کە وەڵامێک وەرەگرێت ئەمانە هەمووی گیر و گرفت و کۆمەڵی کێشەیەکە گەنجێک چەندین ساڵ لێرێ تاقەیەکی پێ وزەیەکی پێ لێرەکە حەق وایە لێرەیەکە ئەم گەنجەنی هەڵڕێت بچێتە دەرەوە خزمەت بە هاوڵاتیانی خۆی بکات خزمەت بە کەس و کار و هاوڵاتیانی خۆی بکاتەوە بینین لە چاوتروکانێکە ئەڕات و ئێرە بەجێڵێت بەداخەوە لەوێش تووشی 1001 چەرمەسەری و کێشە بێتەوە ئەمە درێژەوی سیلسیلەیە کۆمەڵی کێشەیەکە لە ناو کوردستانە بەردەوامی هەیە ئەوەی کە بۆیان مەسەلە نیە ئەوەی کە ئەم دەسەڵاتە کە مێژ میوانی نییە حتمما گەنجەکانێتی کە بە هەزاران هزار ڕۆژانە لەسەر شەقامەکان لە شوێنەکانی تێرخۆ پیشاندانەکەن ناڕزایەتی دەرەبڕن بەداخەوە هیچ وەڵامێک وەرناگرن ئەمە وای لێکردون کە بە شێوەیەک تەواو پشتیان سار بێتەوە لە خوێندن و نەتوانن ئەو هیوا و ئامانجەی کە خۆیان ئەمە بەستیانە نێتە دی و بە جۆرێک هەر لەوەی کە لە مناڵیەوە یاخود با بڵین لە شێوەیە وەز لە خوێندن بێن و خوێندن تەرەکەن من بە نمونە خۆم بینیمەکە قوتابی هەبووە لە بەرپرسەوە نزیک بووە خۆی هێشتا خوێندکار بووە تەمەشاکەی لە شوێنێک تاین کراوە ئەمە بینی چ جیاوازیەکە کە لەگەڵ کەسێکە شوێنێکی زۆر باشی هەیە پسپۆڕی زۆر باشی هەیە یان شارزایی هەیە کە بینی سێرەکەی کەس جوابی نایەتەوە تەنانەت نەک ئەوانەی کە ساڵانە هەزاران خوێندکار دەرەچن و هیچ کارێکیان پێ نادرێ تەنانەت یەکەمەکان لەسەر ئاسی کوردستان و شارەکانیش ئەبینین ئەمانەشی جواب وەڵامێک وەرناگرنەوە هەر دوێنێ بوو کە کۆمەڵێک لە یەکەمەکان ناڕزایەتی خۆپیشاندانیان کردبوو کە قەولیان پێدرا بوو دا بمەزرن کە ئەبینی تەمەشاکەن هیچ وەڵامێکیان وەرنەگرت. مامۆستا کامەران لەتیف زۆر سپاس بۆم دەرفەتەی پێدان و لە بەرنامەکانی ئەم شەی پێشەنگ تیڤیدا ئامادە بوون. سپاس بۆ ئێوە سپاس بۆ مادووبوونتان سپاس بۆ سەرجەم بینەرانیشتان. زۆر سپاس. ئازیزان سپاس بۆ بەشداری و چالاکانی ئێوە و سپاسکەبی نەرمان بوون تا هەفتەی ئایندە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەر شاد و سەرکەوتوو بێن.